نووسەر و پرۆفیسۆری پەروەردە و خوێندنی ئەمریکا لیو بۆسکاگلیا دەڵێت مردن ئاڵنگارێک کە پێمان دەڵێت کات بە فیڕۆمەدا. پێمان دەڵێت هەر ئێستا بە یەکتر بڵێن ئێمە یەکترمان خۆش دەوێت. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵەتان لێبێت. لە ئەرمینیا ڤیستیڤالێک بۆ شەراب سازکرا لە ناوچەیەکی مێژوویدا سازکرا. دروستکردنی شەراب لەم ناوچەیەدا مێژوویەکی دێرینی هەیە. نزیکەی 4,000 کەس ئامادەی ئەم ڤیستیڤالە بوون. کاتی خۆی کچانی ئەرمینیا بەم شێوازە شەرابیان دروستە کرد. لەم فستیواڵەی شەرابدا ترێکان بە شێوازێکی دێرینە دەکوڵێن و خانمەکانیش بە پێی پەتی ترێکان دەشێلن. ئامادەبووان چێژ لە نمایشەکە و بۆن و بەرامەی ترێ و شەرابە تازەکان وەردەگرن. فستیواڵی شەرابی دلیجان لە کۆتایی ئەم هەفتەیەدا لە ناوچەی تاڤۆژ لە ئەرمەنیا بەڕێوە چوو. تاڤۆژ ناوچەیەکی گەورەی بەرهەمهێنانی شەرابە لە ئەرمەنیا و شوێنێکی سەرەکیە بۆ فستیواڵی شەراب. بە پێیوتەی ڕێکخەران ئەم شوێنە شەراب سازەکانی سەر تا سەری وڵاتەکەی بۆ لای خۆی ڕاکێشاوە. ئێمە بەرنمەیەکی زۆر هەمەچەشنمان هەیە لە نیگەرکێشان بە شەرابەوە کە دەتوانێت دوێنەکەت بشوشە و فڵچەیەک بکێشێت تا دەکاتە سابراج. ئەمە ماستەر کلاسە بۆ کردنەوەی شامپاین بە ئارامی. هەروەها گازینۆ شەراب هەیە، وەستای تامکردن. پۆلەکان زۆر چالاکی هەن کە بە جۆرێک پەیوەندیان بە شەرابەوە هەیە. لەمڕۆدا لەگەڵ شەراب و شەراب سازەکان پێکەوە ساز دەکرێن. لە فستیڤالەکەدا زیاتر لە 30 بەرهەمهێنەری شەراب بەشدار بوون. هەروەها چێشخانە جۆرا و جۆرەکان و بزنسی دیکەش بەشدار بوون. بەرنامە دوو ڕۆژەکە بریتی بوو لە ماستەر کلاسیکی سۆملیەر، مەراسمی پلیشانەوەی ترێ بە شێوازێکی نەریتی، نمایشی فیلمی ئێواران، نمایشی شانۆ و سەما سەبارەت بە مێژووی شەرابسازی و چالاکیەکانی وەک نگارکێشان بە شەراب. لە ڕاستیدا من بە شەراب نیگار دەکێشم. دوو جۆر شەرابمان هەیە، یەکێکیان کاڵترە، ئەوەی دیکەیان کەمێک تۆخە، زیاتر لە شەرابی سپی دەچێت. بۆیە بە جیاوازیەکانی ئەم ڕەنگانە هەوڵ دەدەین وێنەیەک بکێشین. وەک نیگارکێشانی ئاسایی، بەشداربوانی وەرکشۆپی نیگارکێشانی شەرابیش دەبوو جۆرە جیاوازەکانی شەراب تێکەڵ بکەن بۆ ئەوەی پاڵتێکی ڕەنگاڵەیی دروست بکەن. منداڵ و گەورەکانیش حەزیان دەکرد خۆیان لەم هونەرەدا تاقی بکەنەوە. بەهۆی پرۆژەیەکی وەبەرهێنانەوە هاتمە ئەرمینیا. لێرە بڕیارە بدا زیاتر بمێنمەوە چونکە خەڵکەکە زۆر دڵخۆشن. زۆر شتیان پێشکەش کردم و دواتر تێگەیشتم کە بەڕاستی فستیڤاڵێکی سەرسوڕهێنەری شەرابیان هەیە لە دیلیجان و ناچار بووم بێم بۆ ئێرە چونکە ئەو زادگەی شەرابە. شەراب لێرەوە دەستی پێکردووە و هەر بۆیە ناچار بووم تاقی بکەمەوە. ئامانج لەم فستیڤاڵە بەرەو پێشبردن و پەرەپێدانی شەراب دروستکردنە لە ئەرمەنیا کە چەندین سەدە نەریتی دروستکردنی شەرابیان هەیە. لە ماوەی ئەو دوو ڕۆژەدا نزیکەی 4,000 کەس سەردانی ئەو شوێنەیان کردووە، بە تایبەتی خەڵکانی بیانی. ئەمە یەکەم جارە من دێم بۆ ئێرە چونکە من خۆم لە ئێستاوە شەرابسازێکی سەرەتاییم. هاوکات هەموو ڕووداوێکی لەو جۆرە بە بۆچوونی من سەرنجڕاکێشی ئەرمینیا بەرز دەکاتەوە وەک وڵاتێک کە کللتوری شەرابسازی تێدایە. تەمەنی زیاتر لە 6,000 ساڵە و ئەمە فستیڤاڵێکی زۆر نایاب و سەرنجڕاکێشە، چ بۆ ئێمەی خەڵکی ناوچەکە، چ بۆ هاوڵاتیانی ئەرمینیا، چ بۆ هەموو گەشتیاران. لە نێو میێوانەکاندا شەرابسازەکانی سەرەتاییش هەبوون. بیناکە لە دۆخێکی خراپدایە، بەداخەوە لە نزیکەی هەشتاکانی سەدەی ڕابردووەوە وردەوردەوە خەریکە دەڕوخێت. بەڵام لە ساڵی 2013 خاوەنێکی نوێ دەرکەوت کڕیوێتی. ئێستاش زەویەکە هی خۆیەتی. بەپێی پلانەکەی ئەو بینایە دەبێ بەو شێوەی کە لە سەرەتادا وا بووە نۆژەن دەکرێتەوە.
ئەمە یەکەم جارە دەشمەیەکێک لە فستیڤاڵەکانی شەراب بەڕاستی چێژم لە جۆری شەرابەکان وەرگرتووە لە سەرانسەری وڵات و لە ڕاستیشدا هەندێک جیاوازن بەڵام هەندێک لە شەرابەکان لێک دەچن. فستیڤاڵەکە لەسەر خاکی ڤێلای خەنجیان بەڕێوە دەچێت کە شوێنەوارێکی گرنگی دەوڵەتە بۆ ئەرمینیا. بیناکە کۆشکێکی بازنەی گەورەیە کە لە ساڵی 1936 بۆ ئاغاسی خەنجیان دروست کراوە کە یەکێک بۆ لە سەرکردە کۆمونیستەکانی ئەرمینیا ئێستا چۆڵ و هۆڵە. ئێمە ئەمڕۆ خەڵکەکەمان فێری بنەما سەرەتایەکانی شەرابمان کردن بۆی تێبگەن چۆن بۆنی شەراب بکەن، چۆن ئاشنای بن، چۆن تامی بکەن. هەوڵمدا خەڵک وا لێ بکەین عاشقی شەراب بێت. فستیواڵی شەراب لە دلیجان تا کۆتایی مانگی هەژ بەردەوام بوو. هەموو ساڵێکیش ئەم چالاکیە ساز دەکەن. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن. کەمانچەژنێکی کارامەیە بە تایبەتی لە ژنینی مۆسیقای کلاسیک و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مۆسیقای ڕۆژئاواییدا. سالار ئەسید لە زیاتر لە 6 ئەلبومدا وەک کەمانچەژەن بەشداری کردووە. هاوکات وەک میوزیک ژن و ئاوازدەنەر بۆ چەندین هونەرمەند و گۆرانی بەژ و ئۆرکێسترا کاری شایستەی لە ناو و دەرەوەی کوردستان ساز کردووە. مۆسیقای بۆ ژمارەیەک پرۆگرامی سینەمایی و تەلەڤیزۆنی تۆمار کردووە. هاوکات سەرقاڵی تێزی دکتۆراکەیەتی، خاوەنی بڕوانامەیە لە زانستە مۆسیقیەکان و ماستەری لە مۆسیقادا بەدەستێناوە. لە ژمارەیەک وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپادا وانە دەڵێتەوە. دامەزرێنەری چەندین تیپ و ئۆرکێسترایە لە کوردستان. ئەم موزیکژەنە کووردە لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهاندا ناو و ناوبانگێکی درەوشاوەیە. ئێستاش سالار ئەسید میوانی زایاڵی داهێنانە. ئەم کاتت باش کاک سالار بەخێر بێی بۆ ئەمریکا، بۆ دەنگی ئەمریکاش، بۆ زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا هەر بژین. زۆر سپاسان دەکەم، سپاسی دەنگی ئەمریکا دەکەم. ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو کارمەندانی تەلەڤیزیۆن و زۆر سپاسان دەکەم. هەر بژین. کاک سالار هەڵبەت تۆ چەندین ئاواز و هاوکات موزیکێ بۆ زوربەی داهێنەران و زوربەی گۆرانی بێژان و کۆنسێرت داناوە، بەڵام چەندین جاریش بەشدار بووی لە موزیکژنین و هاوکات موزیکدانانە لەگەڵ ئەستێرەی گۆرانی و ئاوازدانەری عەرەبی کازم ساهر. زۆرمان پێخۆشە باسی ئەم ئەزمونەمان بۆ بکەی. ئەم ئەزمونە چۆن دەستی پێکرد و چۆن ئاوا بەرەو هەنگاوێکی زۆر درەوشاوە ڕۆی؟ مەڵێ زۆر سپاسان دەکەم. خۆی ناسینی من بۆ هونەرمەند کازم ساهر دەگەڕێتەوە بۆ ساڵانی هەشتایەکانە کە من ئەو ماوەی لە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدا قوتابی بووم کە لێندەر لە تەلەڤیزیۆنی بەغا پێکەوە بووین. پاشان چەندە کۆنسێرتمان دەکرد، بەڵام کازم ساهر ئەو کاتی بەڕاستی ئەوها ناسراو نەبوو. پاشان لە کەم چوومە ئەوروپا لێندەر خەریکی خوێندن و مەشغوڵی ژیان و ئەوانە بووم. لە ساڵی 2012 دووبارە کۆنتاکیان لەگەڵ من کردەوە کە داوایان لەمە کرد کە بگەڕێمەوە گروپەکەیان. ئیتر لەو کاتەوە من لەگەڵ گروپەکەمە و لە زۆربەی کۆنسێرتەکانیان بەشدارم و بە تایبەتەوە لە پاش کۆڤیدەوە لە هەموو کۆنسێرتەکان بەشدارم. بڵێ بڵێ کاک سالار هەڵبەت یەکێک لەو سەختیانەی کە بۆ ئێمە گوێگر یان بۆ بەگشتی بۆ خەڵک ئەوەیە کە کازم ساهر ئەو گۆرانیانە یان ئەو هەڵبەستانەی کەیکا بە گۆرانی و ئاوازانش کە بۆی دانرێت بەجددی قەسیدەن یعنی لیریکی ئاسایی نین. ئەمە چەند سەختە بۆ ئاوازدانان، چەند سەختە بۆ مۆسیقا، چەند سەختە بۆ هارمۆنیەتی مۆسیقا لەگەڵ قەسیدەیە؟ زۆر ڕاستە. ئەم شێوازە گۆرانی وتنە شێوازی تایبەت نییە، لە مەبڵم شێوازی بڵێم زۆر تایبەتە، شێوازی نۆرمەڵ نییە وەکو ڕۆژانە لە گوێمان لە دەبی لە گۆرانی بێژەکانی تر. ئیتر لە ڕووی ئاوازدانەرنەوە ئاوازەوە زۆر سەختە لەبەر ئەوەی وشەکان زیاتر وەکو جەنابەت وتت قەسیدەنە. ئیتر شێوازی ئاوازەکە جار دەگۆڕێ لە تێمپۆیەکان دەگۆڕێ لە چکایمە بڵێن نەڵێن زۆربەی هۆنراوە تیاریەکان چوارە یاخود سێ چوارە یاخود ینی کەوشەکان، بەڵام ئەمە
6 هەندێک جارێ 8 لە شێوازی وشەکان ئیتر ئەمە بۆ هونەرمەند کازم سار چکە بەڕاستی زۆربەی ئاوازەکانی تقریبن با بڵێن هەموو ئاوازەکانی هی خۆیەتی ئیتر بۆی زۆر سەختە بۆ ئێمەش وەکو ژەنیار لەبەر ئەوەی میلۆدیەکە زۆر جار میلۆدیەکە بۆمە لەبەرەوەی گۆڕانکاری زۆر تێدایە ئێمە زیاتر باگراوندی میوزیکەکە دەژەنین وەکو بڵێن ئەڕێنجی میلۆدیەکە ئەژەنین ئیتر بۆمە زیاتر سەختە لەبەرەوەی هەندێک جار هەندێک زۆر گۆرانی هەیە پێمان لەبەر ناکرێ وەکو بڵێن لەبەریکەین و وەکو هەر گۆرانیەک بیژەنین وەکو میلۆدی دەبێت زیاتر چاومان لە نۆتەی موزیکەکە بی بۆی لە ڕیتم و لە شێوازی بەڵێن تەوزیعەکە دەرنەچین لە کۆتاییە ئەو داوایی کازم ساهر داوایەکی زۆر جوان بوو بەلامەوە کە داوات لێکە بە مۆسیقایەکی کوردی بێتە ناو یەکێک لە گۆرانی هەرە بەناو بانگەکانی کە گۆرانێکی زۆر شعبی عێراقیە کە یتە ناوە بە مۆسیقای کوردی بەڕاستی زۆر جوان بوو بۆ گۆگرانی ئێوە بە حقیقت و هاوکات پێشم خۆشە باسی ئیشەکانی داهاتوشمان بۆ بکەیت. ڕێستە بەڵێ ئەوە کافکم لێ خۆی گۆرانی زۆر کەلتوری و زۆر زەنجینە بۆ ئێمە خۆشم لە ناو تێزی دکتۆرایەکەم یەک لە بەرهەمەکان بوو کە باسی دەکەم کە شەرحی دەکەم کە هونەرمەند دلشاد محەممەد سعید چۆن شی کردیتەوە چۆن ژەنیتی گرەمە لە تێزی دکتۆرایەکەم بوو بەڵام کازم ساهر کە وەکو داوای نەکرد ئەو گۆرانیە بزات بەڵام پێش کۆنسرتەکە وتی میکسێک بکە ینی شتێک بکە ینی پێتر پێی خۆش بوو کە شتێکی نوێ بکەم ینی زۆر جار ئەمە خۆمان ئەو سۆڵۆیە زیاتر ڤیۆلینژەنێکمانەیە ناوی قەیسە ئەو دەژەنی لەبەرەوەی ماوەکی 35 ساڵە لەگەریتی و لە ئەو دەژەنی بەڵام کە ئەو لێ نەبی ئیتر ئەمە بە خۆمان لە ناویەک بەش دەکەین. زۆر سپاس کاک سالارەسید بۆ کاتی پێت بەخشین بۆ دەنگی ئەمریکا هەربژی. زۆر سپاسان دەکەم. وەک هەمیشە لە جیهانەوە فۆتۆی چەندین دیمەن و ساتەوەختی جوان و پڕ ئازارمان بۆ ئامادەکردوون. فیلمێکی نوێ تانوپۆی ڕوودا و چیرۆکەکانی ڕۆمانێک دەکات کە لە سەرەتاکانی سەدەی 19دا نووسراوە. ئێستا لە ڕیزبەندی دە باشترین فیلمەکانی پلاتفۆرمی نێتفلێکسە لە کاتێکدا زۆرێک لە ڕەخنەگران ڕەخنەیان لێگرتووە کە نووسەرێکی ڕەسەن نییە. هەندێکی دیکە دەڵێن ئەو جۆرە فیلمانە دەتوانن بینەرێکی نوێ بۆ کتێبەکانی ئەو نووسەرە بەناوبانگە ڕابکێشن. I almost got married once.
There were no two souls more in rhythm than Wentworth and I. فیلم کری کرکنل یه بناوه پرسویژن لسر بنگها رومانا نویسکارا 100 سالا نازدان جین آستن هاتیه چکرن. اکتر دکورا جانسن رول ان الیت دلیزه کو کچکا گنجا جمال باتکا ارستوکراتیک کو نهشتن ان جیانا هفجینیه دگل اویندار خواه پیگ بینه جبر کو پاره نبون. پشتی 8 سالان دلیوه هروی دخوازه. گلک حسکرن آستنین کفن پاریز فیلم ویداویه وکی کارکی نراسن بناو دکن. او دبیجن اف کار جبو وان گنجان هاتیه چکرن کو پرتوکن آستنین کلاسیکی نخواندنه. هنه کسن دنجی وک تیموثی ایروین پسپور آستن لزانینگها نوادا للاس ویگس دبیجه کو وگوهارتن نوجن وکی فیلم پرسویژن بنرخن جبر کو او زمان سردمی و هستن مدرن دگل کارن آستن ین کلاسیکی تیکل دکن. او باله دکشینه سر اکترن پرنجاد لنا فیلمی کو جواکا ارستوکراتیک یا انگلیزی ده 100 سالا هجدان دا نیشان ده. A more diverse audience. از رزی لویکی دگرم کو جماورکی رنگرنگ بریا گلک شویان ایدی دکاره خو بگهینه هنک جباشترین آفرینرین ویجه ده زمان انگلیزی ده. افتشتکی باشه. جیلیان دیویس جه پودکاستا پمبرلی هزر دکه کو جین آستن وی کیف خوش ببا بشوازن جیاواز کو چیروکن وی هاتنه بلاف کرن. modern romance novelist because جین آستن یکم نویسکارا مدرن بو که رومانسی دنویسان پرتوکن وی رول میران دکرو جنرینا جنکی و هاتبون نویسین تشتکی رادیکال بو که هر دم جن بداویه که کیف خوش نشان دادن اف نراستیا جنی بو دوی دمیده ریوبرا پودکاستا پاد and Prejudice و در هنری وی گریهام کوک دبیجن ده دما پتایا کرونا دا آستن زیده تر نزیکی خلکه بو. دەتەنی دکاری بە نامەیە تەلەفۆنی ئاخفی بە گودبە وەک بەرێ وەک نویسینە نامەیەن بەرێ بەلێ وەک نامەیەن بەرێ پیاسەیە دجیهن گشتیدا دەستێن هەفتوو نەگرن دەبێ نێزیکی 2 مترەیان ji یەک دوور بن بەرێ هەڤژنیە ji هەفتوو نێزیک نەبن ئەو یەک بووە وەک ڕۆژن بەرێ اروین دبیجه سینمای هر دم خزمتا ناودنگ آستن کریه وەک فیلم پرسویژن یان جی پراید and Prejudice. رنگه جبر وان فیلمان نفشنو پرتوکن آستن بخینن. یان جی نه. رنگه او پرتوکه نخوینن. او تنه لفیلم تماشا دکن. اف همو نکوین بونا جین آستن نیشان ده. جبو پنلوپی پولو، راویندوسکی، دنگ امریکا. حەمیدە خانمێکی هەڵەبجە و دوای ساڵانێکی زۆر لە فێرکردنی خانمان بۆ شۆفێریکردن و دروستکردنی ئاستەنگ بۆی توانی یەکەم نووسینگەی شۆفێری بۆ ژنان بکاتەوە و ڕۆژانە بە شێوەیەکی یاسایی فێری شۆفێریان دەکات. خاوەنی چەندین بڕوانامەی جیاجایە. حەمیدە جەمال خانمێکی دیاری هەڵەبجەیە، ئایکۆنێکی دیار و پشتیوانی خانمانە لە شارەکەدا. ئەمە مەراسیمیکردنەوەی نووسینگەیەکی شۆفێریە کە بەشێکی تایبەتە بە خانمان و لەسەر دەستی حەمیدە کراوەتەوە تا لەو ڕێگەیەوە خانمان ڕابێنێت لەسەر شۆفێری. من خەونی لە میژینەم بوو کە ئەو کاییکە بۆشاییتیا بوو ژنانی شاری هەڵەبجە بتوانین ئەو بۆشایە پڕ بکەمەوە. من خۆم بە بەرپرساری لە ساڵی 2009 کە بەرپرسی ڕێکخراوی مەڵبەندی ڕایەنان و گەشتپێدانی کۆمەڵایەتی ژنان بووم. لەو کات خولیای فێرکردنمان هەبوو وەکو یەکێک لە بەشەکانمان خۆم سەرپەرشتی ئەو بەشەمە کرد خۆشبەختانە کە مۆڵەتم وەرگرت. ئەو کات ڕاستی بەڕێبەرایەتی گشتی نەبوو، تەنها بنکەیەکی پۆلیسی هاتوچۆ بوو 3 مانگ جاریان و 6 مانگ جارێک بەرهەڵەبجەکە و کە ترایی تیابن. ئەوە بووە خولیای مێشکم کە بەڕاستی خانمان زۆر داواکاریان لەسەری هەبوو ئەیشم بینی بەڕاستی بە شێوەی لە شێوەکان ترسێک لە دڵی خانمان هەبوو. لە نووسینگەکەیەوە بە شێوەیەکی زانستی و لە هەردوو بواری تیۆری و پراکتیکی خانمان ڕادێنێت. سوکانەکە بە شێوەیەکی ڕاحەت نەک ئابم شێوازە گیرابێ. خۆشەویستیم بۆ کارەکە هەرگیز مانوو نیم لێ لە ڕووی تیۆری و پراتیکی ئەو زانستە ئەبەخشمە و خاتونانێکە من لە بەڕێزانی ناوەندی تۆتاڵ لە هەولێر بەرم گرتو بە شێوەیەکی ئەکادیمی و زانستی. سپاس بخوا ئەوەی کە زیاتر گرنگیم بە ئیشەکەیەوە ئەوەیە کە لە ڕووی کۆمەڵایەتی خۆم کەسایەتێکی زۆر کۆمەڵایەتیم خەڵکم زۆر خۆشەوی و جوابی خۆشەویستی خەڵکیشم لەو بابەتە وەرگرتوێتەوە کە ئەمەوە ئاکات زیاتر خانمان بە ئاسوودەیی بە شێوەیەکی کار ئاسان
هەم لە ڕووی کارگێڕی هەم لە ڕووی هوەری فێرکردنەوەکە بتوانین جارێکیکە خانمان ئاشتکەینەوە لەگەڵ ئەو شتەی کە قلێ قەدەقەکراوە لای خەڵقی قورس کردو. حەمیدە لەلایەن کۆمپانیای ئاسیاسیەڵەوە ئۆتۆمبیلێکی پێدەبەخشرێت کە ئەو کات کاری ڕێکخراوەیی دەکات. ئەو دەیداتە 5,000 نەمام و دەیبەخشێتە سەوزایی هەڵەبجە. ئاڵتوونەکانی دەستیشی دەفرۆشێت و ئامادەی مەهاباتی کچانیش بۆ ئەو خانمانە دەکاتەوە کە لە خوێندن دواکەوتوون. ساڵانێک بەر لە ئێستا لە ڕێگەی کۆمپانیای ئاسیاسی لاگەدارکرام کە ئۆتۆمبیلێکە بەخشێتە من وەک کەسایەتێکی هەڵەبجە بۆ پۆلیسپاس بۆ کۆمپانیا جوانە کە هەڵەبجەی و منی بیر بوو. منیش ئۆتۆمبیلەکەم بەخشی بە هەسوکاری سەربەرزی شەهیدانی هەڵەبجە و بە خەڵکی جوانی شارەکەم 5,000 نەمان بوو کە بوویە دیاری و ئێستا سەوزن و لەناو شارەکە گەشەیان کردووە. و هەروەها لە ساڵی 2006 لە کاتی گەڕانەوەی ئاوارەکانی ئێران بینیمان کە خانمانێکی زۆر دواکەوتن لە خوێندن بەهۆی ئاوارەیی بەهۆی نەبوونی بەهۆی بارودۆخی سیاسی ئەو سەردەمەی ڕژێمی بەعس خۆشبەختانە توانیمان بە یارمەتی خوا و پشتیوانی تەواوی جنابی مامۆستا حەسەن کە سوپاسی ئەو پیاوە بەڕێزە هەرگیز تەواو ناکرێ چونکە تا ئێستاش مەهابادی ئێوارانی کچان وەکو سەرچاوی کانیە کە لەبەری ئەڕوا توانیمان ئەوە بکەینە دەرگایەکی فێرکاری جوان بۆ ئەم شارەوە دەرگایەکی نمونەیی کە لە ئاستێکی زۆر باشە ئەم خوێندنگەیە تا ئێستاش بەردەوامە. لە هەڵەبجە بەگشتی ڕەنگە زۆر کەم بن ئەو خانمانەی کە حەمیدە نەناسن ئەوان بە پێزانینەوە دەڕوانە کارەکانی و پێیان وایە توانیوێتی هاوکارێکی باشی خانمان بێت. ئەوەی کە هەمومان و خەڵکی ئەم شارە ئەیزانن بەڕاستی حەمیدە لە هەموو شوێنەکە شوێندەسی دیار بووە عنی لە چڵە نەمامێکەوە کە ناشتبێتی بەڕاستی شوێندەسی خۆی دیاری کردووە. ئەم کارش کە کردوێتی کارێکی پیرۆز و جوانە بەڕاستی من دەستخۆشی لێ یەکەم کە نووسنگێکی ئاوای کردوتەوە بۆ خانمان لەم شارە خانمانی ئەم شارە هەمووی خانمی بەناوبانگن و خۆتمان نەزانین کۆمەڵێ لە خانمانمان هەمان کار بەدەستن و ئیدارەی ئەم شارە بەڕێوە ئەبەن. حەمیدە جەمال محەممەد خاوەنی چەندین بڕوانامەیە لە ناوە و دەرەوەی وڵات. زیاتر لە 140 برینداری چەکی کیمیاوی ناردووەتە دەرەوەی وڵات بۆ چارەسەرکردن. یەکەم خواردنگەی کوردەواری لە هەڵەبجە کردووەتەوە. پێشڕەوی یەکەم چوونە دەرەوەی خانمان بووە بۆ وەرزشکردن. ئەو ئێستا فەرمانبەرە و بەرداوامیشە لە خزمەتکردنی خانمان. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. دوایمین وانە لە قوتابخانەیەکی ئۆکرانیادا دەمانگەڕێنێتەوە بۆ دڵڕەقی جەنگ بەرامبەر ژیان و خوێندن و داهاتووی مناڵەکان. هەر لە سەرەتای هێرشە داگیرکاریەکانی رووسیاوە بۆ ئۆکرانیا چەندین قوتابخانە لە وڵاتەدا داخران. لەم هەفتەیەدا کۆمەڵێک منداڵ گەڕانەوە بۆ داروپەردووی قوتابخانە بۆمبارانکراوەکەیان. سەرباری جەنگەکە ئەوان خوازیارن بگەڕێنەوە و بۆ لای هاوڕێکانیان. کۆمێکی زارۆکên ئوکراینی vegeriyanê gundê xwe û di nava bermayên dibistana xwe ya bombekirî de digêrin. Piştî çend mehan ku ew neçar mabûn ji ber êrişên Rûsî birevin. Zarok bi dîtina zarara mezin ya li dibistana xwe xemgîn bûn û matmayî man. Ku wan herî dawî di 24 Sibatê de di destpêka êrişa Rûsyada ew dîtibûn. Ez ji ber dibistانî pir xemgînim. Min xwest ku îsal bû perwerdehiyê werim vir da ku her tişt baş bibe. Min qet hezir nekir ku vê şer bi vî rengî dest pê bikira. Mamosteya dibistanê Olena Serduk dibêje ku di çarê Adarê de roketek Rûsî li avahiya dibistanê ketiye û beşekê wê hilweşandiye. Gund wê demê qasîmeyekî ji hêla hêzên artêşa Rûsya ve hatiye dagirkirin. Xwendekaran serdana polekî wêrankirî kirin ku tê de beriya şer dersa kompîterê didîtin û her wiha mamosteya wan di dema bombebarankirinê de karanîna stergeheke nîşanê wan da. Dema dengê alarma esmanî were wê dengê zengilên kin lêkevin. Da ku zarok van dengan bi tiştekî din re tevlîhev nekin û rêya xwe bibînin. Mamoste Olena diyar dike ku ev pêvajoya bi tevahî ji bo wan ceribandinek nû ya cara yekê ye. Me çi carî tiştekî bi vî rengî nedîtiye. Cara yekê ye ji ber vê yekê kiryarên rast û xelet nînin. Mîna fêrbûna avjeniyê, avêtina nav deryayê. Wî demî mirov avjeniyê dike da ku sax bimîne.
ئەس دخوازم چ ji destê min were û çi qasî bikarim bo zarokan bikim. Ji ber ku şer gelek tiş ji wan diziye û divê ew perwerdehiyê jî wergirin. Beriya destpêka sala nû ya perwerdehiyê zarokên Ukraynî pirtûkên xwe wergirtin û di derbarê karanîna stergehan de hatin perwerdekirin. Ev dibistana zarokan tenê 35 kilometre dûrî sînorê Belarusê ye, welatê ku hevalbendê Rûsyayê. Berpirsên dibistanê balê dikişînin ku bo zarokan xeteriyê ku ew di awahiya dibistanê de bimînin. Ew diyar dikin ku ji ber van sedemên evlehiyê wê zarok di meha yekê de ji dûr ve bi onlaynî dest bi beşdarbûna dersên xwe bikin. Heya ku rewş, aram û evle bibe. Özlem Yasak, Dengê Amerîka. ئەم پێشبڕکێ سەیرا تەنها گەڕانەوە نییە بۆ مێژوو، هاوکات زۆرانبازیی ئاسایی نییە. شەڕە خلیسکێنەی ناو ئەم قڕۆلیتەیە ئاسان نییە، بەڵام ئەوان بەم ڕێگەیە کۆمەک کۆ دەکەنەوە بۆ کاری خێرخوازی. دوانزەهەمین پاڵەوانیەتی جیهانی زۆرانبازی گرافی لەم هەفتەیەدا لە مەیخانەی The Rise and Bowl لە شاری ڕۆسێندەیل لە لانکاشایر بەڕێوە چوو. هەر لە ساڵی 2019ەوە بەهۆی پەتای کۆڤیدەوە ئەم پاڵەوانیەتی ڕاگیرا. بەڵام ڕێکخەرانی چالاکیەکە بە تایبەتی حەزیان دەکرد ئەم ساڵ نمایشێکی گەورەتر پێشکەش بکەن و 2500 لیتر ساسی بەتامیان بۆ ئەو بۆنەیە ساز کرد. ئەم چالاکیە بۆ کۆبوونەوەی کۆمەکە بۆ خێرخوازەکان. ڕکابەرەکان بۆ ئەوەی سەرکەوتوو بن لەم یاریەدا نەک تەنها دەبێت بڕۆنە ناوەوە و خۆیان پیس بکەن بە تەواوەتی، بەڵکو دەبێت دادوەرەکان بە جلوبەرگی نەریتی و جوڵەی ئازبەرزەوە هەموو لایەنەکان سەرسام بکەن. جۆیل هیکسی کە تا ئێستا 6 جار پاڵەوانیەتی پیاوانی بردوتەوە ئامۆژگاری هاوڕێکانی دەکات و دەڵێت هەر ئەوەندە چوویتە ناوە تێکەڵ دەبیت، ئیتر دەکەویتە ناو لیتاوەکەوە، بەڕاستی بۆنی ناخۆشە، دەچێتە ناو چاوەکانتەوە، تەنها ئەتوانی دەست بگریت بە بەرامبەرەکەتەوە، هیواخوازی باشترین بیت. بەڵام وەک هەمیشە ئەوانەی بەشداریان دەکرد بە زەحمەت دەیانتوانی کۆنتڕۆڵی ڕکابەرەکانیان بکەن. لە یاری کۆتایی خانماندا ئێمۆجین لە هیپیچیک لە پێشەنگی یاریەکەدا بوو. بەرامبەر بە سۆزان لە مایتی ماوس دانیێلز. لە پێشبڕکەی پیاوانیشدا لیۆت ئاڵیجی کلارسکۆن بە بڕیارێک سەرکەوت بەسەر جەیمز لە بیگ شات هیوتن. ئاڵی کریگەر خانمە یاریزانی دووگۆڵی ئەمریکی دەڵێت کەسانی باش لە دەوری خۆت کۆبکەرەوە، خۆت بە ئەرێنی و کەسانێک دەورە بدا کە بڕیارە تووشی ئاڵنگاریت بکەن بۆ ئەوەی باشترت بکەن. تازایڵەیەکی دیکە و داهێنان و خەمێکی دیکەی شارستانی ماڵاوە.